لە دوای کۆتایی هاتنی خولی حوتەمی دیالۆگی نێوان بزوتنەوەی تاڵیبان و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆنگرەی کەسایەتی ئەفغانیەکان لە دەوحەی پایتەختی قەتەر زاڵمای خەلیلزادی نوێنەری ئەمریکا و سۆهەیل شاهینی وتەبێژی بزوتنەوەی تاڵیبان خۆشحاڵی خۆیان بۆ پێشکەوتنی گفتوگۆکان دەربڕی. زاڵمای خەلیلزاد لەو بارەوە ڕایگەیاند ئەم خولەی دیالۆگ تا ئێستا بەرهەمدارترینە و ئەوەشی باس کردووە کە پێشکەوتنی بەرچاو ڕوویداوە. ناوبرەو لە نووسینێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەردا دەڵێت دوایەمین ڕۆژی ئەم 6 ڕۆژەی دیالۆگ بەرهەمدارترین ڕۆژ بوو لە گفتوگۆکاندا و لە ڕاستیدا پێشکەوتنی بەرچاومان لە هەر چوار بنەمای سەرەکی ڕێکەوتنامەی ئاشتیدا بەدەستێنا. ئەویش واتە گرانتیەکانی دژایەتی تیرۆر، کێشانەوەی هێزەکان، بەشداری لە دیالۆگ و گفتوگۆکان لە نێوان ئەفغانیەکان و ئاگربەستی گشتگیر و هەمیشەیی جەنگ. سۆهەیل شاهینی وتەبێژی مەکتەبی سیاسی بزوتنەوەی تاڵیبان ڕازامەندی خۆی لە ڕەوتی گفتوگۆکانی خولی حوتەم دەربڕی و لە لاپەڕەی خۆی لە تۆڕی تویتەردا لەو بارەوە ڕایگەیاندووە ئێمە ڕازین لەو پێشکەوتنەوەی هیواخوازین بگەینە ئەنجامێکی باش لەو خاڵانەی ماون ناوبرە و ئاماژەی بەوەش کرد کە تا ئێستا هیچ لەمپەرێک نەهاتووەتە ڕێگەمان. کۆنگرەی نێوان ئەفغانیەکانیش کە ڕاستەوخۆ لە دوای خولی حوتەمی گفتوگۆکانی تاڵیبان و ئەمریکا بەڕێوە چوو بە پێی لێدوانی بەشدارانی کۆنگرەکە و هەردوو سەرپەرشتیارانی واتە ئەڵمانیا و قەتەر خۆشحاڵی خۆیان بۆ سەرکەوتنی ڕاگەیاند و هیوایان خواست لە خولی داهاتوودا نوێنەرانی حکوومەتی کابوڵیش بەشداری دیالۆگ بکەن. بۆ ئەو کۆنگرەیەش نزیکەی 6 کەسایەتی ئەفغانی بەشداریان کرد و گفتوگۆکان 2 ڕۆژ بەردەوام بوون. دکتۆر مطلق قەحتانی نوێنەری قەتەر بۆ گفتوگۆکانی دەوحە خۆشحاڵی خۆی بۆ سەرکەوتنی کۆی دیالۆگەکان دەربڕی و هیوای خواست لە داهاتووی نزیکدا بگاتە ئەنجامی بەرهەمدار. وەزارەتی دەرەوەی ئەڵمانیاش هەمان هیوای خواست. هەرچەندە تا ئێستا جگە لە هەندێک زانیاری کەم نەبێت میدیا لە وردەکاری گفتوگۆکان ئاگادار نییە، بۆیە زۆر پرسیار لە بەردەمی ئەم دیالۆگەدا ڕاست دەبنەوە کە لەلایەک نیگەرانی لە داهاتوو نیشان دەدەن و لەلایەکی تریش پێویستیان بە وەڵامدانەوە هەیە. بۆ نمونە لە دوای واژووی ڕێکەوتنامەی ئاشتی کە دیارە زیاتر بە قازانجی تاڵیبان تەواو دەبێت شێوازی فەرمانڕەوایی لەو وڵاتەدا چۆن دەبێت، چارەنووسی چەکدارانی تاڵیبان چی دەبێت، ئایا هەموو تاڵیبانی یەکدەست و یەکگوتەر دەبن و پەیوەندی دەکەن بە پرۆسەی ئاشتیەوە؟ ئەوەی دەردەکەوێت ئەوەیە کە ئەمریکا زۆر پەلەیەتی ئەم دیالۆگە بگاتە ئەنجام. بەڵام ڕاستی ئەوەیە پەلەپەل و حەزکردن بە ئاشتی لە هیچ شوێنێکی جیهاندا نەبوونەتە متمانەی چەسپاندنی ئاشتی دامەزراو، بۆ ئەفغانستانیش لەو بنەمایە دەرناچێت. ئەمریکا دەیەوێت بە هەر نرخێک بێت خۆی لە جەنگی ئەو وڵاتە ڕزگار بکات. ئیتر گرنگ نییە فەرمانڕەوایی لەو وڵاتەدا بە چه ئاراستەیەکدا دەڕوات، تەنانەت ئەگەر هەمان مۆدێلی دەسەڵاتە دیکتاتۆرەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستیش لە کابوڵ دەسەڵات بگرێتە دەست. تەنیا ئەوە گرنگە بۆ واشنگتۆن بەرژەوەندی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بپارێزێت و زیانی پێ نەگەیەنێت. لەوانەیە بۆ پاسەوهێنانەوە و ئاراستەکردنی ڕایگشتی بۆ ڕێکەوتن لەگەڵ ئەو بزوتنەوەی کە سەدان ملیار دۆلاریان بە بیانووی تیرۆریست بوونی خەرج کردووە هەر لە ئێستاوە زاراوەی تاڵیبانی میانڕە و بکەنە خۆراکی میدیای جیهانی. بەڵام تاڵیبان ڕوونتر لە ئەمریکا هەڵوێستی خۆیان ڕادەگەێنن. ویلایەتە یەکگرتووەکان پێشورەی نییە لەگەڵ دوژمنانی دوێنیدا دۆستایەتی بکات، هەروەکو ئەمڕۆ لەگەڵ ڤێتنامیەکاندا دەیکات و کیم جۆنگ ئونیش لە هانووی پایتەختی ڤێتنام دەبینێت بۆ ئەوەی پێی بڵێت ئەگەر لەگەڵ کۆریای باکووریش بگاتە ئەنجام دوور نییە پیۆنگیانگیش بۆ ئەمریکای سبەی ببێتە هانۆی ئەمڕۆ.